وەکو دەستپێک دەچینە لای بابەتیەکەممان بابەتێکی گرنگە خوێندنی پیشەی لە سەراستی هەرێمی کوردستان چەندە گرنگە ئێمە گرنگی بین بە خوێندنی پیشەی و بە تایبەت ڕۆڵی لە کەمبوونەوەی ڕێژەی بێکاریە. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ هەر یەک لە بەڕێزان زۆر بەڕێز کاکە هەوتا محەممەد بەڕێبەری فێرکردنی پیشەی و پەیمانگا لە وەزارەتی پەروەردە و لە ستۆدیۆش مامۆستا محەممەد ئەبوبەکر بەڕێوەبەری ئامادەی پیشەی زانستی کۆمپیوتەر لە سلێمانی. سەرەتا دەچینە لای بەڕێز کاکە هەوتا محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکە هەوتا سڵاو لێ ببیانیت باش، سپاس دەکەم، سپاس بە ئامادەبوونت لە بەرنامەکە. ئەگەر بکرێ پێمان بڵێ لە ڕوانی نییەوە گرنگی خوێندنی پیشەیی چییە؟ زۆر سپاس بەیانی هەموو لایەک باش و سڵاو بۆ برای بەڕێزم مامۆستا محەممەد. وەکو لای هەمووان ئاشکرایە خوێندنی پیشەی لە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. ئەگەر لە ساڵانی ڕابرد و تەمەشاکەین خوێندنی پیشەی وەکو پێویست نەبووە، وەکو پێویست دەتوانم بڵێم گرنگی پێ نەدراوە، نەمانتوانیوە لە ئاست ئەو پێویستیانە بێ، لە ئاست پێویستی فێرخوازانمان بێ. خۆشبەختانە ئەو پلانەی ئێستا ئێمە لە وەزارەتی پەروەردە دەستمان پێکردووە، دەتوانم بڵێم پلانێکی تۆکمە و زۆر باشە بۆ داهاتوی خوێندنی پیشەی. ئەمە کۆمەڵێک کارمان کرد بۆ ئەوەی لە ئامادەیە پیشەیەکانمان کۆمەڵێک کار بکەین، کۆمەڵێک هەنگاو باوێن بۆ ئەوەی بتوانین خوێندنی پیشەیی لە ئاستموحی ئێمەدا بێ. بەڵام نەمانتوانی ئەمە ئەوە بکەین وە زۆر ڕێگە چارە من نەمانتوانی بیکەین. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا بەپێی ئەو پلانە تۆکمێکی ئێمە لە وەزارەتی پەروەردە هەیتمان دەتوانین بڵێن بۆ ئایندا دەتوانین خوێندنی پیشەی بە جۆرێک بێ لە ئاست پێویستیەکانی بازار بێ بۆ ئەوی بتوانین ئێمە بە شێوازێک فێرخوا زۆر وا ڕابهێنین بتوانێ بێت بە کادیری بازار. بەڕێزان ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم چەند ئامادەیەکمان هەیە، زیاتر لە تقریبا 41 ئامادەی پیشەییمان هەیە. لە هەولێر 12 ئامادەی، لە سلێمانی 17 ئامادەی، لە دهۆک 5 ئامادەیمان هەیە، لە هەڵەبجە 2 ئامادەیمان هەیە، لە گەرمیان 5 ئامادەیمان هەیە. بۆیە پلانی ئێمە لە ئێستادا ئەوەیە ئێمە بتوانین خوێندنی پیشەیی بە شێوازێک بێ بتوانین پەرەی پێ بدەین، گرنگی پێ بدەین بۆ ئەوەی لە بازاڕی کاردا فێرخوازان کاریان دەست بکەوێت. باشە کاکە هەوتا، ئەو پلانەی کە باسی دەکەی هەنگاوی بۆ نراوە یان بیرۆکەیە لە وەزارەتی پەروەردە کە خوێندنی پیشەیی گرنگەوە پێویستە گرنگی زیاتری پێبیرێ، هەنگاوە کرداریەکان چین؟ بۆ نمونە بۆ ئەم ساڵی خوێندن هیچ جیاوازیەکەیە لەگەڵ ساڵی ڕابردووە؟ بۆ ساڵی نوێ خوێندن هیچ پلانێکی نوێ هەیە بۆ خوێندنی پیشەیی؟ بەڵێ من دەتوانم ئەو مژدەیە ڕابگەینم بە فێرخوازان، بە دایک و باوکانی خۆشەویست کە لە ئێستادا ئەو پلانەی کە ئێمە دەستمان پێکردووە قۆناغی یەکەم ئامادەیە پیشەیەکانمان لە 3 ساڵی بیکەین، بە 5 ساڵ بیکەین بە دیبلۆم. بەڵام چۆن بیکەین؟ ئایا بۆ پرۆگرامە کۆنەی ڕابردوو بیکەین یان بە پرۆگرامێکی پێشکەوتوی تازە؟ خۆشبەختانە ئێمە دەتوانین بڵێن ئەو سار لە شاری هەولێر ئامادەی پیشەیی بکەین بە 5 ساڵ هەنگاوی کردداری لەو ڕۆژانە ئیشاڵە بەیانەکە دەردەچێ و دەیکەین بە 5 ساڵ و بە چ پرۆگرامێک و بە شێوازێک بە پرۆگرامێکی تازەی سەردەمیانە و دەتوانم بڵێن پرۆگرامەکە 100% ئینگلیزیە. ڕەنگە بپرسم بۆ ئینگلیزیە پرۆگرامەکان. بەڕێزان ئەوەی ئێستا ئێمە بەدی دەکەین کە لە بازاڕی کاردا هەیە بەشی زمانەوانی زمانی ئینگلیزی زۆر گرنگە و ساڵی یەکەم لەو پەیمانگایە فێرخواز تەنها زمانی ئینگلیزی دەخوێنێ و بۆ ساڵی دووەم ئیختیساسەکە دیاری دەکا. ئەو ئیختیساسەکە ساڵی دووەم بەشی بازرگانیە، بەشی ئایتیە، بەشی گەشت و گوزارە، بەش بە زیاد دەبی، بەڵام بە پرۆگرامێکی تازەی سەردەمیانە لەگەڵ بازاڕی کاری ئێستا بیگونجێنین کە لە هەولێر ئێمە ئینشاڵڵە سەرکەوین بۆ ساڵی داهاتوو لە سلێمانی دەستی پێ دەکەین، لە دهۆک دەستی پێ دەکەین، لە هەڵەبجەی شەهید دەستی پێ دەکەین، لە ئیدارە سەربەخۆکان دەستی پێ دەکەین، قۆناغ بە قۆناغ ئینشاڵڵە ئامادەیە پیشەیەکانمان سەبر هەمویان دەکەین بە پەیمانگا بە پرۆگرامێکی تازەی سەردەمیانە لە ئاستی تموحی هەموو لایەک بێ و دایک و باوکان و فێرخوازان
بۆ ئەوەی بتوانن بەم پرۆگرامێک کە لە پەیمانگاکە دەخوێندرێ بە شێوازێک بێ لە ئاستی توانای بازار بێ نەک بەو ئاستەی کە ئێستا هەمانە لە ئامادەیە پیشەیەکان کە ئەو بەو پرۆگرامە دەخوێنێ ئەو خوێندە دەخوێندرێ لە ئاستی پێویستی بازار نییە دەتوانە برێم ئاستەکەی زۆر نزمترا لە بازاری کاری ئێستادا و توانایان کەفاءەیان بەڵام ئیشاڵڵا لە داهاتوو کە ئەو بەرنامەی ئەو ساڵ ئێمە دەستمان پێکردووە خۆشبەختانە دەتوانم بڵێم ڕەنگە تا ڕادەیەکی یەکجار باش پیشەیەکان بە شێوازێک بێ لە ئاشی تموعی هەموو لایەک بێ کەوەی ئێستا هاوڵاتیان فێرخوازان سەتا دەتوانن برێ من 98 ئەوانە ڕوو لە ئامادەیە ئەکادیمیەکان دەکەن بەڵام پێچەوانەکەی ڕاستە ئێمە دەبێت ئەو پێچەوانەکەینەوە زیاتر فێرخوازانمان بەرەو پیشەیی بڕۆن بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی خوێندنەکەەوە بە شێوازێکی ئەکادیمی فێرە و ئیشە بن بتوانن لە بازاردا کاریان دەستکوێ. باشە کاگەوتە ئەو خوێندنە و پلانی کەداتان ناو بۆم ساڵی خوێندن کاری پێ دەکەن تایبەتەوەی کە ساڵێکم وانە ئینگلیزی بەڵێ کاری پێ دەکەن بەڵێ ئەم ساڵ دەچیتە بواری جێبەجێکردن لە هەولێر ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو لە سولەیمانی بڵێ باشە کاگەوتە کار لەسەر ئەوە کراوە ئێمە ساڵانێکی زۆر خوێندکاران هەموو ئینگلیزیمان دەخوێن لە قوتابخانە بەڵام فێر نەدەبووین لەبەرەوەی بە شێوازێک بوو زیاتر سەرقاڵی گرامەر و ڕێزمانەوە بابەتە بووین ئەوەی پیشەی کار لەسەر ئەوە کراوە یعنی مەجاری وایە دەچینە کۆرسێک بە 3 مانگ ڕەنگە بەقەت 12 ساڵەکی خوێندن کەڵک لەو کۆرسە وەربگری ئایا بیر لەوە کراوەتەوە مەسەلەن ئەو ساڵی خوێندن بە ئینگلیزی بۆ ئەوە بێ خوێندکارەکە بە ئینگلیزی بتوانێت قسە بکاوە تێبگا نەگەوەی سەرقاڵی گرامەر و ڕێزمان و ئەو بابەتانە بێ بزەبت ئەوەی تۆ باسی دەکەی ئەوەیە ئەوەی لە کە لە ساڵانی ڕابردوو لە پیشەیەکان کرایە بەو شێوازە تەقلیدی ئێستا نەبێتن بە شێوازێکی زۆر سەردەمیانە پیشەیی بە مانای کەلیمە پیشەییە نەک بەو شێوازە تەقلیدی تۆ باسی دەکەی تەنها هەدەف تێدا دەرچوونبی تەڵەبە بۆ ئەوەی بڵێن ئەوە بڕوانامەی فران ئامادەی بەدەستی نایە هەدەفی ما بەرنامەی ئێمە فێربوونە زانینە بۆ ئەوەی قوتابی لەو ئامادەیە لەو پەیمانگا پیشەیانە لە داهاتوو بتوانێت کار بکاتن وە بۆ پرۆگرامێکی تازەی سەردەمیانە و پرۆگرامی پەیمانگا پیشەیی خۆی لە خۆیدا جیاوازە لەگەر پرۆگرامی ئەکادیمیەکە دەبی بەردەوام ئێمە بیگونجێنین لەگەر بازارکاردا کار لەسەر ئەوە کرایە و ئەو ساڵش دەچێتە بواری جێبەجێکردن بۆ لە سلێمانی ژەم ساڵ ئەڵێمە هەموو ئەمادەکارێکمان کرۆت دەتوانین ئەو کارە بکەین ینی بۆ ئەوەی سلێمانی بکەوێتە ساڵێکی تر ئایا وەزارەت هیچ بیرۆکێکی هەیە بۆ ئەمە ینی لە پێش لەم بڕیارە هیچ بیرۆکەیەکی هەیە یا ئەم ساڵ هەولێری وەکو تێز داناوە ئەگەر ڕوونکردنەوەمان لەسەر ئەوە بێتێ سپاس دەکەم زۆر ئەوە برای بەڕێز مامۆستا محەممەد با نەچینە ناو محەدەلانە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لۆمە وەک یەکەین سولەیمانی عەزیزە سەرسەری مەچایمە بەڵام مامۆستا گیان ئەوەی ئێمە دەستمان پێ کردووە نامانەوە شتێکی تەقلیدی بی دەمانەوێت شتێکی جیاواز بی ئەمە دەتوانین ئێستا بیکەینەوە برێن ئەوە کردمانەوە لە سلێمانی ئایا بە چ شێوازێک بیکەینەوە ئایا بەو شێوازە تەقلیدە بیکەینەوە تەنها هەدەف ئەوە بیبرێن فێرخواز لەو پەیمانگایە دەخوێنی و دەردێتی بەڕێزم ئێستا ئێمە لە هەولێر کە کردیتمانەوە بۆ نمونە ساڵی یەکەم ئێمە گوتمان زمان دەخوێنێ لە ئێستادا زیاتر لە 80 کەس وا لە ڕاهێناندانا 80 مامۆستا لە کۆلیژی کۆڵێز بۆ ئەوەی ئەوان ڕێزبەندیمان لۆ بکەن لە توانا و کەفاءەی مامۆستایەکان دڵنیات دەکەمەوە لە ساڵی داهاتوش لە سلێمانی دەیکەینەوە بەڵام بەو شێوازێکە لە هەولێر دەیکەینەوە دەمانێت بە هەمان شێواز لە سلێمانیش بیکەینەوە نامانێت بە شێوازە تەقلیدەکەی بی وەک ئامادەی پیشەیەکانمان بی بەڕاستی ئاستی وەکو پێویست نەبی ئێمە کە دەیکەینەوە دەمانێت بە ئاستێکی زۆر بەهێز و ئاستێکی بەرز بیکەینەوە ئەو سارەکە ئەو توانای ئێمە کە هەیتمان لە شاری هەولێر دەیکەینەوە و بە هەموو ئیمکانیەتەکەەوە بە هەموو ئیمکانیەتێکی مادی پشتیوانیەکی مادی و بەڕێزان بینایە زۆر دەور دەبینی ئێمە لە هەولێر بینایە هەبوو بینایەکی زۆر باشە بوو لە نۆژەنکردنەوەدا ئیشاڵە ئەفتەی داهاتوو تەواو دەبیتێ و بەیانەکە دەردەکەین لە ساڵی داهاتوو دڵنیات دەکەمەوە ئێمەوە نەبی کارمان لەسەر ئیسلێ ئێستاش ئێمە کارمان کردووە لە سلێمانی
پرۆگرام ئامادەیە بەڵام ئێمە چاوەڕێ دەکەین بە هەمان شێوازێکە لە هەولێر دەکرێتەوە بە هەمان شێواز لە سلێمانی بیکەینەوە و بەو کوالێتێکە لە هەولێر دەکرێتەوە بەو کوالێتەش لە سلێمانی بکرێتەوە لە دهۆک بکرێتەوە لە هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانیش بکرێتەوە مانای ئەوە نییە عفو ئوستازمانای ئەوە نییە کە ئێمە لە هەولێر کردیتمانەوە سلێمانی ئازیز پگوێ خراوە ئەمە تەنها هەدەفمان ئەوەیە کە دەیکەینەوە بەو شێوازە کە بیکەینەوە کە وەزارەت و جەنابی وەزیر و بەڕێز کاک ئەحمەد گەل و ئەو ستافۆ و بەڕێز مامۆستا محەممەد کە خۆی لە لێژنەکەدا بووە لە سلێمانی کۆبوونەوەمان کردووە بەو کوالێتە بیکەینەوە کە ئێمە لە توانەماندا نەبیتم بەو کوالێتە بیکەینەوە نەیکەینەوە باشترە کە ئێمە کردیتمانەوە لە هەولێر بەو کوالێتە باشە کردیتمانەوە دەمانێت بە هەمان کوالێت لە سلێمانی بیکەینەوە و لە دهۆک بیکەینەوە و لە هەڵەجە و لە ئیدارە سەربەخۆکانش بیکەینەوە ئەوەی بەردامەکە کاگەوتا با پرسیارە بکەمتت پرۆگرامی ژامادەکەواتەوە پرۆگرامەکانیش دەگۆڕن ئەمە گۆڕانکارێکی ڕیشەی نییە لە خوێندنی پیشەیە یعنی ئەوەی کە لە ساڵی ئایندە بۆ نمونە لە هەولێر دەیبینین ئەوە نییە کە لە ساڵانی ڕابردووە خوێندراوە وە کاری لەسەر کراوە بە کردداری یانەکرێ بڵێن خوێندنی ئەم ساڵی پیشەی لە هەولێر و لە ساڵی ئایندە شەڵە لە سلێمانی وەکو ئاماژەت پێکرد لە پارێزگاکانی تر و شار و شارۆچکەکانی تریش جیاوازە بێ لەوەی کە لە ڕابردوو هەبووە نەک لە هەرێمی کوردستان دەتوانم برێم لە عێراق شتێکی تازەیە نەک لە هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ شتێکی تازێ و دڵخۆشکەرە من مژدەی ئەوە دەدەمە فێرخوازانی خوێندنی پیشەی ئیشاڵە لە داهاتوو بە شێوازێک دەبێ لە ئاستمعی هەموو لایەک دەبێ لەو ئاسە دەبێت لە ئاست پێویستیەکانی بازار بێ کە فێرخوازان لەو پەیمانگایە تەخەروز دەکەن تەواو دەکەن زۆر بە ئاسانی کاریان دەست بکەوێ بەڕێزم ئێمە لەو پەیمانگایە لە ساڵی سێم وەبەرهێنان دەکرێت ینی سیستەمی دوانە جێبەجێ دەکەین یعنی کاتو وەبەرهێنانت کرد سیستەمی دوانە جێبەجێ کرد لە دوای تەواوکردنی ئەو پەیمانگای فێرخواز زۆر بە ئاسانی دەتوانێت ببێت بە خاوەنکاری خۆی سپاس دەکەم کاگەوتا ئەگەر شتێک ما بێ ئاماژەی پێ بکەی قسەی لەسەر بکەی سپاس دەکەم وەڵا زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز خاستن ئەمن ئەوە دەرێ گرنگیدان بە خوێندنی پیشەی لە ڕاگەیانەکان زۆر گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار بکرێتەوە کە لەمە دوا بەرە خوێندنی پیشەی بڕۆن خوێندنی پیشەی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئەوەندەی کە بەرە خوێندنی ئەکادمی دەڕۆشن و زانکۆیان تەواو دەکرد و بەتاڵە دەسوڕانەوە لەمە دوا فێرخوازان دایک و باوکان بە شێوازێک منداڵەکانیان ڕابهینن کە ئایندەیان بەندە بە خوێندنی پیشەی خوێندێک بخوێنن بۆ ئەوەی لە داهاتوو سوودی لێ ببینن ببن بە خاوەنکاری خۆیان دوو خاڵی دوام ئەوەیە دەمێ بە مامۆستا محەممەدی برای عەزیزم ڕابگەینم ئەوە هیچ مەیبەنە ئەو معدەلەکە ئەوە لە هەولێر کرایتەوە لە سلێمانی نەکرایتەوە کە نەکرانەوەمان لە سلێمانی تەنها بۆ ئەوەیە بە هەمان شێوازی هەولێر بیکەینەوە و لە ڕووی بینایەوە و لە ڕووی دابینکردنی مامۆستا و میلاکی پەیمانگاکە بە هەمان شێوازی هەولێر بێ بتوانین لۆ ئەوەی بە ئاستێک بە شێوازێک ئەو مامۆستایانە دیاری بکەین لەو پەیمانگایانە ئاستیان یەکجار ئاستێکی باش بێ لەگە ڕێزم بۆ مامۆستایەکان کە هەمویان مامۆستای باشن و بە ڕێزمانە ئەوەش نییەکەوە ئێمە ئەو پەیمانگایە دەکەینەوە ئامادەی پیشەکاندا دەخێت ئامادەی پیشەکان جارێ بە هەمان میکانیزمی خۆی دەڕوا بەڵام لە پاڵ ئەوە ئێمە ئەو پەیمانگایە دەکەینەوە بۆ ئەوەی بتوانین خوێندنی پیشەی لە قۆناغێک بینە قۆناغێکی تر و قۆناغێکی دەتوانە برم قۆناغێکی زێڕین ئێمە ئەوەیە بەرنامەیمە هیوادارم مامۆستا محەممەد بەو شێوازە تێنەگە کە لە هەولێر کرایتەوە بۆ لە سلێمانی نەکرایتەوە دڵنیات دەکەم لە کارمان لەسەر سلێمانی کردووە وەل ئێستاشدا ئێمە ڕۆژانە لە ناوکارداین بۆ ئەوەی لە سەرجەم پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بکەینەوە زۆر بەڕێز کاگەوتا محەممەد بەڕێبەری فێرکردنی پیشەی پەیمانگا لە وەزارەت فێروەردە سپاس بە ئامادەبوونت لە سەودیەکانمان لە هەولێر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت و ئەو مژدێکی خۆش بوو بۆ خوێندکارانی پیشەیی سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە پرۆگرامەکە کاگەوتا